سەوەرزی پێگەیشتنی هەنارە بە تایبەتی لە پارێزگای هەڵەبجە و ناوچەکانی تری کوردستاندا هەر چەندە هەندێک هەنار ماوێتی بەپێی ئەو جوتیارە نمونەی کام هەناری کێسە لە بەردەستی مندایە ماوێتی بەڵام ئەم تەوەرە تایبەتەکەین بەوەی کە ئێمە چۆن بزانین هەناری باش و خراپ لێکتری جا بکەینەوە جۆرەکان چۆن بناسینەوە هەناری ترش و مێخۆش شیرین چۆن بزانین بە ڕەنگەکەی ئەزانین ئێستا کۆمەڵێک هەنار لە سێدوی ئامادەیە دانراوە بە خۆشحاڵیشەوە زۆر بەڕێز علی محەممەد جوتیاری نمونەی لە ئەستۆدیۆ وەڵامی پرسیارەکانمانەداتەوە کاک علی زۆر بەخێر ئەرکت کێشاهاتی زۆر بەخێر ئەرگنیە ماڵی خۆمانە کورس زۆر بەخێر دەستخۆشیتان یەکەم لە ستافی کورسات لە بەڕێوەبەرەوە هەتا کارگوزارە بەڕێزەکە زۆر سپاس کاک علی چوار جۆر هەنار بۆ ئێمە هێناوە ئەمڕۆ ئەم جۆرانە چین ئەگەر باسی چام کە ئەگەر لە سەوزەکەی ئەم سەرەوە دەست پێ بکەین لای بەڕێزەوە تەبعاً بە جۆری ناوچە ناوی ئەگۆڕێ لە هەندێشین پێڵم مەلەس لە هەندێشین پێ دەڵێن کەوانار ئەو هەنارە وەختی خۆی لە دیوەخانی ئەو کەسانی کە هەناریان بوو ئەویان دانەوە بە دیوەخانی خۆیان بۆ وەرزی سەرما بۆ وەرزی سەرما کە پێ ئەگا جوان هەنارێکە دەنکی زۆر گەورەیە اینجا ناوکەکەی عزێتی گەدە نادات هەنارێکی زۆر خۆشە زۆر ئەگەر پێ بگا بەزەلبەتەی ئێستا ترشێ ئەو کاتێک کە پێگەی ینی خواارێکی زۆر لەزەتیە زۆر ینی ئێستا ئەم هەناری کە بەدەستی منێ پێگەیشتیان پێ نەگەشتەوە بۆ سەریمانیدا ئەوە ئەگەر پێ بگا خاڵی سوور لێدات تۆزێ پەمەیە بێ پێڵن کەوانار بۆیە پێڵن کەوانار ئەو زەرد و پەمەیەت یەکەڵە بێ ڕەنگێکی کەوەی تقریبا ناوای بەم گوڵەیە کە لە سەرێتی ئەمە هیچ نیشانەیەکێ بۆ پێگەیشتن و پێنەگەشتی هەن ئەو گوڵەیە گەر پێ بگاکرێ بە پشتا ئەنوێت واتەوەکو ئەمەیانی لێت ئەوە ئەمریکی ئەوە تقریبا ناوی سوور بوو ئەوە یعنی مەبەستمە گوڵەکەی وەکو ئەمەی لێ لێگەر پێ ئەمە شیرینە خاڵی ڕەشیشی پێوەیە بەڵێ بەوە ئەزانین کە پێگەیشتووە یان بە نیشتنی گوڵەکەی هەناری شیرین زوو پێگا هەمەوە گوڵەکەی کەوتۆ بە پشتا نووسووە گوڵەکەی بەس هەناری شیرین هەڵبەتە ئاهۆیەکی تایبەتی ئەوێ ئەمە لای خۆمان مەجبورین بینێژین لە بڕێ مناڵمان حەزی لەکات باش پێسی بە چ جۆرێک لە ئاو هەوا هەیە هەناری شیرین خۆی هەنار تا چل پلە زۆر ئاساییە من هەرچەند جوتیارێکی ئەکادیمی نیم پێویستەوە ئاراستەی کادیری کشت و کاڵی پسپە بکرێتەوە بەڵام من خەڵکێکم لە بواری ئەزمونایشم کردەوە تقریبا 40 ساڵە جوتیارم 20 ساڵە باخانارم هەیە هەنار پێویستی بە پلەی گەرمای لە 20ەوە بۆ 40 هەیە بەڵام بەداخەوە لە ناوچەی ئێمە شارە زوور هەتا نزیک بیتەوە لە هەڵەبجە جیاوازی نێوان پلەکانی گەرما لە شەو بۆ ڕۆژ 25 بۆ 20 پلەیەوە زۆر زۆرە ینی شەوی سارد و ڕۆژی گەرمە نەخۆشی کە ڕوو دروستەکاوە باشە کاک علی ئێستا لە وەرزی پاییزداین بارانبارین تاخیر بووە ئەڵەن هەنار تا باران لێی نییە تامی خۆش نابێت ئەم قسەیە ڕاستە لە ڕووی زانستی ڕاستە لەبەر ئەوەی ئەو درەختەی کە لەم باخچەی کورساتی بەڕێزایە ئەگەر لە وەرزیەکە لە وەرزی هاوین بۆ وەرزی پاییز سێ جار گڵاکانی باو بڕشێنن ئەو درەختە هەناسەدات هەناسە ئەدات تێگە لە قسەکەم یانی لە ڕێگەی گڵاکانی و تیشکە پێگاتن و هەناسە دروستە بێت درەختی هەناری ئەگەر بارانباری گڵاکانی ئەشۆرێتەوە غەسلێکی بۆکرێت ئەو کاتە هەناسە ئەدا هێزێکی باش بە هەنارەکە ئەدات پێگەشتنی پێش هەشە شەق ئەبا ینی بینیومە من بەدارەکەەوە ئاوە شەقی بردووە ئەوە کاری سەرمایی سەرمایە بە سەرما وای لێە ئەوە کاری ئەوەیە کە شەو ساڵ و ڕۆژ گەرم ئیسەلای هەم لا هەندێکمان ڕەنگەوە پێمانوا بێەوە زۆر پێگەیشتۆ بۆیە شەقە با سەرما وای هەناری زۆر کامل ناتەقێت ناتەقێ باشە کاک علی ئێستا گەر بۆ نمونە من بچمە بازار بمەوێت هەنارێکی باشم دەستکەوێت ئەبێ گرنگی بەچی بەم ڕەنگە زۆر کات ئێمە کە ئاوا هەنار بۆ منە خۆمان هەڵی بژێرین و بیکڕین گرنگی بە توێکڵەکەی نەڵێ بزانین توێکڵەکەی ئەستورە تەنکە چۆنە چ شتێک گرنگە کە ئێمە پێڕاویکەین لە کاتی کڕینی هەنارە بۆی کە هەنارێکی باش بەرینەوە بۆ ماڵەکانمان چووتە بازار ئەگەرویست هەنارێکی باش بەریتەوە بۆ ماڵەوە دەنکی هەنارەکان لە پێستەکەەوە نییە وەکو دیکۆرێک دەرەکەوێت کاتی پێگەشت نەڵێم من ئێستا لە نامانەتیایەتی ئاوا دیار بێ هەنار پێ نەگەیەوە من پێ دەڵێم پێ نەگەیەوە بەس ئەخورێت خۆشە باشە بەڵام هەنار کاتی پێگاوەگە و گوڵە سوورێکی جەرگی دەنگەکەی وای لێت بەڵام ئەمە تقریبان بەو شێوازی لێ هاتوو خەری ئەوە شیرینەوە سوور نابێت بەس پەمەییەوە بەڵێ جا ملی هەنارەکە باریک بێت ملی گوڵەکەی ئەڵێم بکەیە بە پشتا بەشی ژێروی هەنارەکە لەگەڵ بەشی سەرەوە وەکو یەک سوور بێت ئەوە کاتی خواردنێتی هەنار باش ئێستا لە پارێزگا هەڵەبجە ئیتر وردە وردە بەرەو فیستیڤاڵی هەنار ئەڕۆین و هەنار پێگا و چەندێکی ماوە هەنار پێ بگا بە کات هەڵبەتە
کەش و هەوای ساڵی بۆ ساڵی ئەگۆڕێت ئەمساڵ خۆتان نەزانن زۆر نادرە ئەمساڵ ئەمساڵ هەم باران نەبوو لە زستان و بەهارا هەم مۆجێ گەرمە هەتا 2 ڕۆژ لەمە پێشەر گەرم بوو بەس 6 ساڵ دە ڕۆژ گەرمە ئەمساڵ دواکەوێت ئەمساڵ من تا ئێستا هەنار مێ نەکردوێتەوە هەیە لێشی کردو بە سوپاسەوە لەبەر ئێمە لەبەر بۆ جەنابتان بەدەستی بەتان نایبچی بۆ دیاری زۆر بەخێر یاری پێویستە بۆ یادگاریە لەبەر زۆر سپاس باشە کاک محەممەد هەنار لە ئەو خزمەتانی کە پێویستێتی تا پێ ئەگات ئەرک و ماندووبوونی چیلۆیەک چەندی تێچێت نازانم وەکو بەرەوەی تر ئەزای بۆ من ئەم پرسیاراکەم یعنی زۆر جار نرخی هەنار ئەگۆڕێ لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر ئەگۆڕێ لە جۆرێکەوە بۆ جۆرێکی تر ئەگۆڕێ ئەمە بزانم ئەرک و ماندووبوونی جوتیارێک بۆ 1 کیلۆ هەنار نازان بە کیلۆ ئێوە بە سنوو قسە بکەم لەگەڵتانە چەندێکی تێچێ بە تۆنێک چەندێکی تێچێ بۆ تەنەی فرۆشینێ حلوەیە ئەوە تا بە باغی فرۆشیت کەسێک دێ لەگەڵ ڕێەکەوێ وڵی هەنار ئەگەر تۆ مناڵەکانی خۆت پەروەردەی بکەن مناڵەکانی خۆت پەروەردەی بکەن هەڵبەتە کەمترەکەوێت لەسرت بەزار ئەویش پارەیە جۆدە کیلۆی هەنار لەم ڕۆە کە دۆلار زۆر بەرزە بەرامبەر دیناری عێراقی تۆ ئەو مەوادانەی کە دەی کڕی بە دۆلاری کڕیت باش کیلۆی هەنار تێکڕا لە وردەوە بۆ گەورە 400 نارەکەوێت لەسەر جوتیار 400 لە بینی 300 بۆ 400ەکەوێ بە ژێرەی ناوچە هەیە بە ترمپا ئاوی ئەدێرە زیاترەکەوێت لەسەری باش هەیە ئاوی خۆڕست کە کانیاوی هەیە کەمترەکەوێت لەسەری هەیە بیری هەیە کارەبای نیشتمانی بۆ دابین کراوە کەمترەکەوێت لەسەری هەیە بە ماتۆر ئاوێ دێرێ ئەوە زیاترەکەوێت لەسەری باشە کاک عەلی کەمێک قسە لەسەر وشکە ساڵی و کەم بارانباری بکەین لە ئەم ساڵا بۆ نمونە کاریگەری هەبوو لەسەر بەرهەمی هەنار لە ئەم ساڵ لە چاو ساڵی پارا چ جیاوازیەکت بینی زۆر کاریگەریەوە زۆر بۆ نمونە دوای خستووە ئێستا هەنار 20 ڕۆژ دواکەوێت لە پێگەشتنە بڕێ ئەو گەرما بێ ئاوێت تاسیری تێکردووە هەموو درەختێ لە وەرزی بارانە ڕێگەکانی ئاوەڵەگرێت باش لە کاتی بێ ئاوێ سەرفێکاتەوەی کا بە غەیزا بۆ بەرهەمەی خۆی جوتیاریە ماتوانێت بەس تەنها بە بەرهەمی هەنار بژێوی ژیانی دەستە بەربکات ئەزانی چۆنە لە هەموو وڵاتیەکە ئاسایشی خۆراک بەندە بەکردی کشت و کاڵیەوە ئاسایشی خۆراکت نەبێ ئاسایشی کۆمەڵایەتیت نییە لەبەرەوە ئێمە وەختی خۆی کۆمەلگای کشت و کاڵی لە کوردستانە خەڵکی کوردستان لە 1970 کۆمەلگای کشت و کاڵی بوو ئەچوویتە لادەیەک ئەگەر میوانێکی ناوەخت بوویتە لە سینێکی جوانی کوردەواریە دوو موچەندانی گەنمی جوانێن بۆ دانێ لەگەڵ قاپێکی پڕ لە هەنگین و ڕۆنی خۆماڵیە ئەیان و کاکە ببوورە تۆ میوانی ناوەختیت لەبەرەوەی خەڵک شتی خۆی هەبوو ئێستا ئەگەر باخەکەی ئێمە بە شێوەیەکی جوان ئەکادینی حکومە داوکاریت بکە یعنی تۆ باخێکە دەبێ بژێوی ماڵ بە ئاسانی دابینەکەت بەمەرجێ هێزی کار لە خۆتەوە بێیانی بەس بەهاش بەڵێ ینی تۆ ئێستا من برای بەڕێزەیە لە ئەمە خەڵکی بەڕێزەیە لە ئەمە باخەکەی گەورەیە مەساحەکەی مەسەلەن 10 دۆنمە یا 15 دۆنمە بژێوی بە زیاوە دابینەکە دەگەڵ قەناعەتت هەبی بەس ئەمڕۆ ناشکۆی نەبێ قەناعەت تۆزێکەم باشە کاک عەلی بە ڕووکاری دەرەوەی هەنارەکانە ئەمە توانین دیاریکەین کە ئەم هەنارە سوورەیان شیرینە سەوە هەنارە ناوی سوورە بەدەستەوە چۆن ئەزانی بەس ناوێتی بۆ خۆش بوو نێستا تاقیگەینەوە ترشەکەی زاڵ بە ئاخر چۆن ئەزانێ ئێستا بۆ نمونە من حەزم لە هەناری ترشە بڕم بۆ بازار ڕەنگە زۆر کات چەندەها جاروام لێ هاتبێ هەنارەکەم بە ترش کڕی بێ بەڵام هێنا بێتمە بۆ ماڵەوە شیرینە من خۆم چۆن بزانم کام هەنارە ترشە ئەو هەناری کە ئەکەوێتە دەستەی ئەم بەر و ناوەڕاستەوە ئەو دوو سوورە ئەوە مەگەر لەمانی یانزاوایان لێ بێت تۆ بڵێ شیرینێ لەزەو کاتە شیرین نییە حەوت جۆر تامەدات بەڵام ئێستا بیکڕی ترشە ئەتەوێ هەناری ترش بخۆیت ئەو هەناری کە پێم وتی ئەو سەوزە بۆ ئێستا ترشە باشە باشە کەمێکتر هەمووی هەوڵە دێن چەندانێکی لێلت بکەین بۆی پیشانی بینەران مامەی کاک علی پرسیارێکی ترم کە هەر دەمەوێت لەسەر پێگەشتنی هەنار بکەین ئێستا هەناری هەڵەبجە خۆشبەختانەڵەن گەیشتۆتە بەریتانیا و کۆمەڵێک وڵاتی تر ئەمانە چەند هەواڵێکی دڵخۆشکەرە بۆ ئێوەی جوتیار کە ئیتر بەرهەمی جوتیاران کۆ بکرێتەوە و ئیتر بازرگانێک ئەی با هەر کەسێک کۆمپانیایەک ئەی با بۆ ئەتا جۆرێک لە بازارکردن بۆ بەرهەمی هەناری هەڵەبجە هەیە چەند جێگی دڵخۆشی ئێوەیە وەڵای جێگی دڵخۆشی ئێستا ئەم بەرنامەی ئێوە بۆ خۆی بەردێکە لەسەر بناغی ئابووری هەنار هەر ئەم بەرنامەی تر بە باسی هیچ نەکەین ئیتر با ڕێکلام نەکەین بۆ کەناڵی تر هاتوون بنە باخەکانمان بەرنامەیان کردو دەنگدانەوەی هەبوو دەستخۆشیان لێگەم اینجا پێویستە ئێمە لێرە دەستخۆشی لە بەڕێوەبەرەتی کشت و کاڵی هەڵەبجە بکەین و لەقە کشت و کاڵیەکان ینی هۆبەی کشت و کاڵی خورماڵ سیروان کادیری باشمانەیە ئێمە کادیرمانەیە خانەنشین بووە دوای ئەوەی کە خانەنشینیش بووە هاتووە ئەرک و فرمانی لەبەر خاتری ئێمە جێبەجێ کردو باش
بەڕاستی اینجا بازارکردنی ساوەکو خۆ فەرموو بۆ بەریتانیا ئەڕوا ئەگەر ڕامیاری دەوڵەتی لە پشتۆ بێ هەموو شتی یەکرێت ڕاست ئەو چەند خولەکەی کە ماومانە اینجا باسی هەناری باش و خراپ بە پراکتی جایکێنەوە کاگی ئەگەر هەستی نەسەر پێ ببوورە ئەم هەنارانش دێنم و چەقۆشمان هێناوە قاپیشمان پێ ئەم چارجۆرە لای خۆمدا ئەنێم لە کامێەوە دەست پێ بکەم کاک لێرە ئەمە هەندێک شەقی بردۆ بۆچی ئەمە هۆکاری شەق بوونەکە ئەگەڕێتەوە بۆچی ئەوە شەو سارد واتە ئەمە بە هۆکاری سەرماوای لاتەوە بەڵێ باشە ئێستا بنەگەر هەنارێک لێت کەم بە دەرلەوە ئەمە هەوانارە لە بکە ئەوە ئێستا ترشە ئەگەر بینەرانمان باس جۆ بکرن هەستاکی تۆزێک وشکە یعنی تەڕهینی ئای وەرنەگرتۆ کاتە ماوێتی بۆ پێ هەمووی ماوێتی بەڵام من لەبەر خاتی بەرنامەکەێنەوە باشە ئەمە لە تێکن ئەم جۆرە هەناری چی بوو کاک ئەوە هەناری مەلەسی پێڵن کەواناریشی پێڵێن باش دەست و پلیشم باش نییە بمبورن بەس ئەوانارە پێ بگە کاکی بەڕێ زۆر بەلەزێتە زۆر ئێسامەوتە ترشە ئەوە ترشە بڵێ ترشێکی ئێزعاج نییە خۆش ینی مێخۆش زۆر خۆشە ئەمەیان لە خەسەکەی کەوتە لە هەڵەبجە زۆر ئەوە زۆر بەربڵا ئەوە ساڵەخانی مێژوێ ئەوەنارە وەختی خۆی کەسێک هێناوێتی لە ساوای تاران و ناوی ساڵەخان هیچێک بۆ لە خانەکانی کوردستانی ڕۆژهەڵات ئیتە بڵاو بۆ تۆ بە هەڵەبجە و بە هەورامان و بە شارە زوراوە زۆرتر خواز لەسەر کام جۆرەیان هەیە کاگالی ئەم جۆرەی زۆر بەناوبانگە ئەمە یعنی پێ بگات بەڕاستی پێ بگە ئاشتی ئەبی عاشقەمەدارێت ئەمە نیوە ئەوەندەی تر گەورە تۆ توانی هەنارێکی زۆر سوور هەڵبژێری لە ناوانەیە هیچیان زۆر سوور نییە من بەدڵم نییە بەدڵ نییە هێشتا بەس بەخوا من هەراوەلەتم کرد بۆی هاوکارانم توانن شانی بینەرانی بین بەس جوانە یانی هەنار بە جۆری کە شۆی مثال خراپ نییە ئاوداری هەنار پەیوەندی هەر بە بارانەوە هەیە یعنی کە باران ببارێت ئەو وەرزە ساڵی تەڕ بێ ڕەحمەتەن للعالەمین هێتە پێویستە غوسڵی زەوی دەرەکات ساڵی وشکە ساڵی ئەوەیە کە دیمانم ساڵ هیچ بەروبێکی جوتیار سەرکەوتو نەبوو ڕاست جواب ئێوە خۆتان ئەتان توانی بۆ نمونە قەرەبووی ئەوە بکەنەوە چۆنە ئەگەر ئیمکانێتت هەبێ ساڵانە بتوانانی وەکو پێم ئاوڕشێنی درەختەکان بکەی دوو سێ جار وەکۆیە بارانیە بەری بێت ڕاستۆم ساڵ باخەکەی خۆتت کردم ئاوەشێنی کە باسی لێواکە کردەوە نەخامەلەتکەم ئەمە شیرینەوەکو ئەرزم کردی بێسە کامەلەتکەم ئەمە ڕەنگی هەیە ڕەنگی پەمەیەکی کاڵە ئەمەیەکی کاڵ وشکیشە تقریبا نەوەنارە باشە کاک عەلی ئێستا کاتی دروستکردنی ڕووبە هەنار و ئەم بابەتانەیە توانیستەوە بۆ ماوینیوەتریشە دروستکرد ئەم هەنارە کەمێکی نییە کاک عەلی ئەو وشکە با دانەیەکی تریش هەر لێتکەم تۆ خۆ دانەیەکم بارە لەتێکی جا دەسوود پلیەوە لە لەتکردنا پێمە بە جیاوازترە وایە من تا پێ نەگالەتی ناکەم کوڕێکمە وەکو نەخش دەریەکەت تاتوان پاکی ناشتوانم بخۆمشکە حساسیەمێ تا پێ نەگەن جدی تا پێ نەگە ناتوانین نەوەش کێشێ جامە زۆر جوان هاوڕێن سێ هەنار بەیەکەوە ئەو ئەمریکی هەروایە ئەوایگری زۆر جوانە ئەمە شیرینە کاکە ئەمە منا زۆر حەزی لەیەکە مە لەکوێ داینێم ئەمە بە لێرە داینێن وڵا ئەمە بۆ مناڵ ئەوە چەند بنێکە من چەند بنێک زیاترم نییە لەوە زۆر باشە شیرینە وایە بێگومان شیرینە ئەمەش ئەمریکیە باش ئەمە کامەدانێک لەتکرد با دانەیەکی زۆر جوانم بۆ سا وتمان با چاونوستو بێ ها باشە هیچ هەنارێک نییە تایبەت بێ بڵێ ئەم هەنارە هەناری هەڵەبجەیە هەر تایبەت بێ هەڵەبجەیە سی هەڵەبجەیە بەڵام ئەی بۆ پێڵەنەوە هەناری ئەمریکیە ئەمە ئەمریکی ئەوەیان هەڵەبجەیە ئەمان هەڵەبجەیە ئەم ئەمریکیە لە کالیفۆرنیاوە هاتووە ئەو کەسێک کە هێناوێتی ڕێکخراوی هێناوێتی بە حساب لە هەڵەبجە تەجروبی بکە ئەڵێ لەوەی کالیفۆرنیا باشترە باشە کاک عەلی هەندێک جار هەنارەکە توێکڵی زۆر تەنکە یعنی هەستی پێەکەی ئەو توێکڵتەن چییە بەس بۆ ئەوەیە کە تۆ بزانی چۆن هەنارەکە جیاکەیتەوە لەوەی تر ئەی بۆ ڕووبە هەنار پێمان بڵێ سامانە بۆ ڕووبە هەنارە بن ڕووبەهەنار حەجمی گەورە نابێ بۆ ڕووبەهەنار نابێ گەورە ئەزانی بۆ چکە لە بازاڕە زیاتر ئەکات بیکەی بە ڕووبەهەنار و پارێ ناگرێتەوە بۆ هەندێک هەناری بچووکەیە زۆر سوورتر و پێگەیشتوترە لە هەناری گەورە هەناری بچووک درەنگ ئەو هەنارە ئەو بەرهەمەی گرتووە خۆری هاوین نێکەستووە تێگەشتی باتە هەناری بچووک بەڕای تۆ باشیان هەناری بچووک ئاوی زیاترە نەک زۆر بچوو وەسەد هەناری وەسەد بکڕن دایمن هەر میوەی وەسەد بکڕن چونکە زۆر ئۆرگانی وەکو ئەمە بۆ نمونە میوەی وەسەد لە بازاڕا بکڕن ئۆرگانیە و شوتی وەسەد بکڕن سێی وەسەد بکڕن زۆر بۆ بیرم نەبووەتان پێ بڵێم بۆ خاڵە زۆر باشە دەست و چاو خۆش بە کاک عەلی ئەمە نەمەشم لێت کردەها هێشتا
ڕاستە کاکاگالی ئەمانە مایەتی بەڵام کاگعلی خۆی زۆر شارەزای تا ئێستر دەستیە ئەو هەنارە وایان زۆر سوور و ئەمە نییە ئەمە لەگەڵ زەویە دەسەملانی یەک بوون هەلوتی لە خۆڵا بوو لوتی لە ئەوە خۆڵ زۆر عجایبە بوو. ئەمە وەکو دوای لەلا کاگعلی زۆر دەستت خۆش بێ و زۆر بەخێر بێ ماندوومان کردی سپاس بۆ ئەوەی کە لە ڕێگەیەکی دوورەوە لە هەڵەبجەوە هاتی بۆ لای ئێمە لەسەر ئەو ڕێژکەیە کە خزمەتی ڕەسەنایەتی هەر کەلتوری بەردەوام کوردی بین ئینشاءالله. لەگەڵتانە و ئەم بەرگەیشتمان تایبەت بوو بەوەی کە تۆ هۆشیاریەکتە بێ لەسەر کڕینی هەنار ماشەڵا زۆر جوانیش ئەمان لەتیەکەن و بەم جۆرە قەپاغدواتە مێشکەکەی دەرەکەن. بەیواین هەمیشە ژیان لاتان مێخۆش و تیاگوان ترش و شیرین و تاڵی تایە ژیانیش بەڵام وەکو هەنار بیر لە ژیان بکەنەوە